ئەم ساڵدا لە بەرواری یەکەوە هەتاوەکو ئەمڕۆ لە سنووری بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان کۆمەڵێک کەس بە تۆمەتی جۆرا و جۆر لە تۆمەتەکانی تیرۆر، ساختەکاری، قاچاقچەتی بە چەک و تەقەمەنی، ڕفاندن، هەروە بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر، هەروە کۆمەڵێک کێشەی دیکە وەکو دزیکردن، کوشتن، ئامێرەکانی پەیوەندی کۆمەڵێک کەس بەو تۆمەتە دەستگیر کراون. لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە تاکو ئەمڕۆ لە سنووری بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان توانراوە لایەن هێزەکانمانەوە 279 تۆمەتبار بە تۆمەتی جۆرا و جۆر دەستگیر بکرێت. هەموو ئەم تۆمەتبارانە لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە لە سنوورەکە دەستگیر کراون. لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانی کردن دیارە بە هەوڵ و هیمەتی کارمەندانی بەشی مادە هۆشبەرەکان لە سنووری بەڕێوەبەراتیمان و یاریدەرەکانیان توانراوە 73 تۆمەتبار بەو تۆمەتە دەستگیر بکرێت. لەم 73 تۆمەتبارە 61 تۆمەتباریان عێراقی بوون، جا بەڕەگەزی کورد بێ یا عەرەبێ عێراقی بوون، 12 تۆمەتباریان ئێرانی بوون، دانیشتووی سنووری ئێرانن. 206 کەسی تریشی بە تۆمەتی جۆرا و جۆر بووە لە جۆرەکانی تیرۆر، ساختەکاری دراوە بێ یا ساختەکاری بەڵگەنامە فەرمیەکان بێ، یان بازرگانیکردن بە چەک و تەقەمەنی کەواتە بە پێی مادەی 21 چەک و تەقەمەنی مامەڵەی لەگەڵدا دەکرێت. هەروەها کێشەی ڕفاندن، جۆرەکانی دیکە وەکو ئاماژەم پێکرد، دزیکردن، کوشتن، ئامێرەکانی مۆبایل، پەیوەندیکردن، نیشینگە، بەزاندنی سنوور.